ڕەوانم نەخاکی پاتر قاڵبم بێڕۆح ئەڕوان نەمەندن مندانی حەیات زیندەگیم کردن. من سەناریا فاڕۆق زۆر دەمێک نابێت کە لە گروپی موزیکی مەولەوین ئەندامەکانی موزیکی مەولەوی 8 نەفەرین 4 کەس وە لەگەڵ 4 کوڕ و چۆنیەتی هەڵبژاردننی ئەم گروپە لەبەر یەکەم سەرکەوتنیان بەبێ پاڵپشتی هیچ کەسێک توانیم یانە کە جوانترین کارێکی تەنانەت ئەگەر زۆریش بچووک بێت بەڵام خزمەت بە هەڵەبجە بە خەڵکەکەی بکەن. ئێمەش لێرە کۆبووینەتەوە کە ئەمڕۆ ئیشێکی جوان پێشکەش بە هەڵەبجەوە هەم بە خەڵکیش هەڵەبجەش بکەین و دڵخۆشم کە ئاوا گەشتوونەتە ئەو خۆناغی کە یەکەمی کۆنسەرتی خۆمان ساز بکەین ئیشەڵا بەدڵی هەموو لایەک و خەڵکیش ئەبێ. من خۆم ئالەتی دەف خولیایەکی خۆم بوو و یەکەم کەسیش کە هەڵم بژارد ئەم گروپە بوو و ئەم گروپە منیان کرد بە ئەم سەناریای ئێستا. بەڵێ لە چەندین بۆنە و کاری جیاواز بەشداریمان کردووە و ئەلحەمدولیلا هەموو کەسێکیش ڕازی بە لە ئیشەکانمان. پێم ئەوەیە کە واز نەهێنن لەو خەونی کە هەیەە و هەوڵی بۆ بن ئەگەرچی زۆریش بچوو بێ بەڵام هەم دەرونی خۆیان مرتاحەکەن و هەم کارێکی جوانیش ئەبەخشن بە شارەکەیان. من ناوم ژیلا یاسینە، من ژەنیاری دەفم ماوەی ساڵێکە لە ینی دەف ئەخوێنم بەڵام زۆر نابێت کە هاتوومەتە گروپی مەولەوی بە خۆشحاڵم کە کۆنسەرتێکی وا لە هەڵەبجە ئەکرێت من و هاوڕەکانم ئەندامەکانی گروپ بتوانین کۆنسەرتێک بکەین کە بە دڵی بینەران بێ. من ماوەیەکی زۆر نییە لەم گروپم بەس هیوادارم تا کۆتایی لەگەڵیان بم. ئامێری دەف کە من ئەو کەسانم بینی کە دەف لێ ئێن زۆر حەزم لێ کرد، یعنی کۆژەنی ئەوانەی کە بەیەکەوە دەف لێ ئێن زۆر حەزم لێ کرد و هاتمەوە دەف. ئەمڕۆ زۆر دڵخۆشم و ئەوە زۆر سترێسم ئینشەڵڵا بتوانین شتێکی جوان پێشکەش بکەین بە هەڵەبجە بتوانین خۆمان پیشانی خەڵک بدەین کە بزانین ئێمەش هەین و کە میوزیک لە هەڵەبجەیە هەیە.